حتا نامەیەکی نردووە کاڵێ ئەگەر مردم تەرمەکەم بێنەوە بۆ کوردستان بە من لە وڵاتی غەریب بەڵام بەداخەوە ئەو تەمەنایی ئێستا ئەمڕۆ کاتێککە ئێمە لێرین ئەو تەرمەکەی لە وڵاتی غەریبیە. ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند محەممەد عەباس بارامە لە شاری سلێمانی مەراسیمێک بۆ ئەو بابەتە ڕێکخراوە کە چەندین ڤیدۆی یادگاری تێدایە وەکەی بینن لێرە مامۆستا عزیزی لێ هاوڕێی هونەرمەندەکە فەرمی تێرە مامۆستا سڵاو لێ بێ. سڵاو لە تۆش. کۆتا ڤیدۆتان بێکەوە بڵاو کردەوە بە پیانۆ و عود و دەنگی هونەرمەندەوە چی پێوتی کۆتا قسە؟ وڵایی لێرەوە سەر ڕێزی نوازش بۆ هونەرمەندە گەورەیە داهێنم هونەرمەندێکی خۆنەویست هونەرمەندێکی دڵسۆز هونەرمەندێکی سپی دەنگێکی دێڕین زێڕین بەڕاستی هەتا بڵێ کەسێکی دڵسۆز بوو ئەو بەرهەمەمان لە ئوتێل های کرێسونگە لە ساڵی 2022 تەمەنای ئەوەی کرد کە ئەو گۆرانی بدۆزێتەوە گۆرانی بێوەفا بوو من ئەو شەوە کە ئەو گران پیانۆیان بینی لە ئوتێل های کرێز وتم من ئەم شەو گۆرانێکت بۆ ئەدۆزمەوە هەلوێ تەسویرێکی جوانمان بۆ کرد لەگەڵ هاوسەرم دایکی ڕێهات مۆنتاژێکمان بۆ کرد زۆری پێخۆش بوو و ئێسش ئەمڕۆ سەرڕای ئەوەی کەوا لێرە ئێمە لە مەراسیمی ساڵیادی ئەوان گۆرانیشی کردبوو لە کەناڵێک جیلوەی جوانی بەشێکی هۆنراوەکە هەیە مامۆستا دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی و بەشێکی هی کەمالی شاعیرە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی گەنج و بە سپۆنسەری هاوڕێ بەڕێزم کاک فەریدون ڕەزا ئەم بەرهەمە ئەمڕۆ بۆ یەکەمی جار لێرە پەخشەکرێ کە خۆی لە ژیانە نەماوە بەڵام ئێمە بە تەکنیکێک هەوڵمان ناوە ئەمڕۆ لێرە لە دوای ئەمڕۆی تر ئەم بەسەر دابەشەکرێ بەسەر کەناڵەکانە. مامۆستا کۆتا جار کە قسە و لەگەڵا کرد چی پێوتی؟ زۆر هیوای هەبوو کە بێتەوە لە کوردستان حتا نامەیەکی نردووە کاڵێ ئەگەر مردم تەرمەکەم بێنەوە بۆ کوردستان بە من لە وڵاتی غەریب بەڵام بەداخەوە ئەو تەمەنایی ئێستا ئەمڕۆ کاتێککە ئێمە لێرین ئەو تەرمەکەی لە وڵاتی غەریبیە زۆر تەمەنای هەبوو کە زۆر گۆرانی بکایی و ئەرشیفێکم هەیە نزیکەی 1000 گۆرانی تایە لە شێعر لە گۆرانی بەڵام ئێمە لەگەڵ پەیمان بێ بە ڕۆحی ئەو بە دڵسۆزیەکەی ئەو کە ئەوەنەی هێز لە گیانمانە بێ ئەو بەرهەمانی بۆ تازە ئەەکەینەوەک و چۆن کاتی خۆی بۆ ڕێهاتی جوانەمەرگ وعدمما زۆر ئیشی جوانمان بۆ کرد ئیشەڵا بۆ کاکە حەمش کاری جوان و کاری جوانی بۆ بەرهەمهێنین. ئەم ڤیدۆی لە دواوە کارەکەدەوە کێ ساڵی چەندە مامۆستاوە؟ ئەوە ساڵی 2024 بەڕاستی یەکێک لە پرۆفیسۆر دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی لە ماڵی ئەوان بوو کە من لەگەڵ خۆم بردمەوە بۆ ماڵی دکتۆر فەریدون وتی حەزەکەم بێتە ژوورە بەڕاستی جوانی ئەم پیاوە هەر لە هونەرەکەیان نەبوو یعنی هاوڕەکانیشی جوان بوو.